من وەکو کچێکی ڕاندزی ئەمڕۆ زۆر خۆشحاڵم کە لەم فستیڤالە بەشداریمان کردووە. هۆکاری ئەم جۆرە فستیڤالانە شوا دەکات کە پەیوەندی کۆمەڵایەتی و سیاسیەکان بتەوتر بن لەگەڵ قەزاکانی دەوروبەری و گوندەکانی دەوروبەری. زۆریش خۆم بە خۆشحاڵ دەزانم چونکە دەتوانم بڵێم کە شاری ڕەواندز شارێکە کە بە هونەر و مۆسیقاوە ناسراوە. ئەمڕۆ من بەشداریم کرد لە فستیڤاڵی ڕۆژی ڕەواندز. ئەوە بوو کەلانکەم دەژاند منداڵی تێدا بوو کە لایلایەن بۆ منداڵەکە دەگوت. لانکە یەکێکە لە کەرسە کۆنەکان کە لە باب و باپیرانمانەوە بۆمان ماوەتەوە. من قوتابی بەشی کارگەری کارم ئەو وێنەی تەخەڕوزمە و هەروەها زۆر دڵخۆشم کە گەیشتم بەو ڕۆژە و سوپاسی هەموو کەسانە دەکەم کە هاوکاریان کردومە هەروە بۆ گەیشتم بەو ڕۆژە و سوپاس مامۆستایەکانم دەکەم. تابع من لكوليجي بەڕێوەبردن و ئابووری بەشی دارایی بانک ئەوڕۆ لە قۆناغی چوارم ئەوڕۆ ڕۆژی دەرچوونم بوو. ڕۆژێکی زۆر خۆش بە ئەو چار ساڵم زۆر بەخۆشی بەڕێ کرد لەگەر هاوڕێکان و سازەکان و زۆر سوپاس دایک باوکم دەکەم کە ئەمیان بۆ ڕۆژە گەیاند. هیوادارم بتوانم ئەوەندەیەم پێم کرا بخینم کە 16 ساڵە دەخینین خزمەتی گەل و نیشتیمانەکەم بکەم. دور يالدي مرة فكري ما حسكر هدفها ما أو أم خليك حكومة بكن جنجي كرد حكومة بكن أم أمريكا حكومة بكن خليك ما بناصر أم كينا أم كردن أم مشكلة هاتنا كالتوري خانشة خلك بدن ما فكري ما شيء خانة كردية وكيد كردستاننا از هفته جاره که آن دو جاته نویره دیف شولید مینتن از اطلاع ما شنبه بود از خطبه بشف و شنبه تمویره دیال حوالا دوستات نخواری کمپانیت کن دومینیت کن بیلیاردت کن و صحبتت کن وضع کردستانی